زارا محەممەدی کەنیشکێکی ئازا و نەترس خەمخۆری وشە و ئەندێشە و کللتوری نەتەوەکەی کە بەبێ سڵەمینەوە لە ئازار و ئەشکەنجەی زیندان خەریکی پەروەردەی منداڵانی کووردا. ئەو بەتەنیا قەڵایەکی گەورەیە بۆ پاراستنی زمان و فکر و ئاگایی کوردی لە بەشێک لە نیشتیمان کە کارێکی ئاسان نییە. زارا محەممەدی ساڵی 2690 کوردی لە شاری سنە لە بنەماڵەیەکی نیشتیمان دۆست لەدایک بووە. بڕوانامەی کارناسی باڵا واتە ماستەری لە بواری زانستی ژیۆپۆلۆتیکدا تەواو کردووە. لە تەمەنی 18 ساڵی هاوکات لەگەڵ دەستپێکی خوێندن لە زانکۆ چالاکیە زمانیەکانی خۆی لەگەڵ هاوڕێیانی لە ڕێکخراوە خوێندکاریەکانی زانکۆدا دەست پێ کرد و پاش ساڵێک چالاکی فەرهەنگی کۆمەڵایەتی و تێپەڕاندنی دەورەی تایبەت لەم ناوەندەدا بۆ وانەبێژی ڕێنووسی زمانی کوردی. زارا محەممەدی لەگەڵ هاوڕێکانی لە ساڵی یەکەمدا توانیان لە 3 شار و نزیکەی 20 ئاوایی دەوروبەری سنە ڕێنووسی زمانی کوردی بڵێنەوە و دوای 2 ساڵ ڕێکخراوی نۆژین چالاک بکەن و لە زۆربەی شارەکانی وەک سنە، کامێران، دێولان، دیواندەرە و بانە بنکەدا بمەزرێن و لە شارەکانی قوروە و بیجاریشدا خولی ڕێنووسی زمانی کوردی بکەنەوە. لە هەمان کاتدا نیگەرانی بارودۆخی مافی زمان لە ئیلام و کرماشانیش بوون. خولێکی ڕێنووسی زمانی کوردی لەم شارانە دەکەنەوە کە بەداخەوە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بەری پێگیرا و چەندین کەس لە قوتابیانی دەست بەسەر کران. زارا محەممەدی نزیکەی 10 ساڵە وانەی زمانی کوردی دەڵێتەوە. هەر بەم تاوانەش لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە سزای 10 ساڵ زیندانی بەسەریدا سەپا. زارا پاش دەست بەسەراگرتن 6 مانگ و 13 ڕۆژ لە گرتوخانە دەبێ بەبێ ئەوەی ڕێگەی بدەن لەگەڵ کەس پەیوەندی هەبێ. پاش 6 مانگ و 13 ڕۆژ خۆڕاگری ئازایانە بە شێوەی کاتی بەدانانی بارمتەی قورس تا کاتی دادگاییکردن لە گرتوخانە ئازاد دەبێت. هەر لەم کاتەدا چەندین چالاکی ڕێک دەخەن وەکو کەمپەینی پەروەردە بە زمانی کوردی، ڕاگەیاندن و هاوکاری لەگەڵ زۆربەی ڕێکخراوە مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. پاش ئەم هەموو چالاکیە و بەرزکردنەوەی خواستی زمانی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان سزای زارا محەممەدی لە 10 ساڵەوە بۆ 5 ساڵ گۆڕا.